سڵاتان لەبێت میرانی زاوی کرمانجی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانی ئەمڕۆ ئەم شەو بە دیاریکراوی لە بەشێکی زۆر لە ڕێزیەکانی هەرێمی کوردستان بارز ڕاگرتنی شەوی قەدر بەڕێوەچێت لە بەشێکی زۆر لە مزگەوتەکانی سنووریدا لەسەر بەخۆ سۆرانش هاوشێوەی پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان ئەم شەو بەرز ڕادەگیرێت. ئێمە ئێستا لە مزگەوتێکین لە یەکێک لە مزگەوتەکانی سەنتەری قەزل ناوەندی سۆران بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە مەبەستی بەرزڕاگرتنی شەوی قەدر ڕوان لە مزگەوتەکان کردووە و ژمارەیەکی زۆریش لە ئافرەتانیش بۆ بەرزڕاگرتنی ئەم شەوە لە بەشێکی زۆر لە مزگەوتەکان بوونیان هەیە. بەڵێ ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە ئەمە یەکێکە لە مزگەوتەکانی سنووری ئیدارە سەربەخۆ سۆران کە بەشێکی زۆری هاوڵاتیان بۆ بەرزڕاگرتنی ئەم شەوە ڕوان کردوتە مزگەوتەکان و جیا لە هاوڵاتیانی سنووری ئیدارە سەربەخۆ سۆران بەشێکی زۆر لە بەردەسانی حکومی و بوونیان هەیە بەشێک لە منداڵان و هاوکات پیاوان و ژمارەیەکی زۆر لە ئافرەتانیش لە مزگەوتەکان بوونیان هەیە. ساڵانە بە دیاریکراوی لە شەوی کۆتایی ماجی ڕەمەزان هاوڵاتیان بۆ بەرزڕاگرتنی شەوانی قەدر ڕۆ لە مزگەوتەکان دەکەن. ئەمەش کە لە دیمەنەکان دیارەیەکێکە لە مزگەوتەکانی سەنتەری قەزل ناوەندی سۆران کە ژمارەیەکی بەرچاوی لە هاوڵاتیان ڕوان کردوتە مزگەوتەکان. الله تعالى يا ليتها كانت القاضية شابها ولك وزياسة وزياسة في كتابها هاوڵاتیان لەم شەوانەدا کە شەوانی قەدر بۆ بەرزڕاگرتنی ئەم شەوانە بەشێک زۆر لە هاوڵاتیان قورئانی تێدا دەخوێن و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان گوێ لە وتاری مامۆستایانی ئاینی دەگرن لەم شەوانەدا و بەپێی ئاینی پیرۆزی ئیسلامیش کە لە مانگی ڕەمەزان قورئانی پیرۆز دابەزیوە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەم شەوانەدا شەوی درێژ نوێژی درێژ ئەنجامەدەن و بەشێکی زۆری هاوڵاتیانیش بۆ بەرزڕاگرتنی ئەم شەوانە گەر ڕوو لە مزگەوتەکانەکەن و ژمارەیەکیشان هاوڵاتی لە ماڵەوە ئەم شەوانە بەرز ڕادەگرێت. جیا لە هاوڵاتیان بەشێکی زۆر لە سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆ سۆرانش لە مزگەوتی پیرەباوە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بکەم. کاک هەڵگوت سڵاوت لێبێتی و کاتت باش. ساڵانە بە دیاریکراوی جەنابەت لە شەوانی قەدر ڕوو لە مزگەوتەکانەکەی بۆ ئەم ساڵ جەنابەت تەنها لە مزگەوتە دەمێنیتەوە یاخود چەندی مزگەوتی سنووری ئیدارە سەربەخۆ سۆران بەسەرەکەنەوە؟ بەرنامەکەمان لەگەر بەڕێوەبەراتی و قافەوەیە کە سەردانی چەند مزگەوتێک بکەین هەم لە قەزای ناوەندی سۆران و لە ڕۆانز و خەلیفانیش ئەرگۆ لە نزیکەوە لەگەر هاوڵاتیان بەشداری ئەو شەوە پیرۆزە بکەین. بەپێ ئەو وەختێکە هەمانە هەوڵ درێن لە هەر مزگەوتێک سەردانی ئەو مزگەوتانە بکەین. ئەمنیوە بۆ هەبوونی کەشێکی ئارام لە سنووری ئیدارە سەربەخۆ سۆران. جەناب تەنۆک سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆ سۆران چۆن دەڕوانە شەوانی قەدر؟ خۆشبەختانە ئەمە لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە هەر پێشتریش ئەمنیەت و ئاسایشێکی بەرقەرارەوە خەڵک بە درەنگانی شەو و بازاڕەکان بە درەنگانی شەو هەوە لە شەوانی ڕەمەزانیش خۆشبەختانە هیچ حالەتێکی وەها دروست نەبووە کە ئەسڵەن جێگای باسکردن بکەن. ئەوەش بە پاڵپشتی و هاوکاری و دەستگای ئەمنیەکانە کە
تا بەیانی لە خزمەتن ئەوەنە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن لە کەشێکی ئارام هەم عیبادەتی خۆیان بکەن لە مزگەوتەکان و هەم ئامادەکاری خۆشیان بکەن بۆ ڕۆژانی جەژن. کاکەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆ سووران وەڵێ دەمەوێ قسەی بەڕێوەبەری ئەوقافی ئیدارەی سەربەخۆ سووران شۆگرم دکتۆر پشتیوان سڵاوت لێ بێتەوە کاتت باش لە سنووری ئیدارەی سەربەخۆ سووران بەشێکی زۆر مزگەوت هەن بۆ بەرزڕاگرتنی شەوانی قەدرتەوای مزگەوتەکانی سنووری ئیدارەی سەربەخۆ سووران کراوە. بەلای خوای گەورە و میرەبان دەستخۆشیتان لێ یەکەین کە ئەم شەو تەغتیەی ناو مزگەوتەکان ئەکەن دەبینن کە خەڵکی ئێمە وەکو خەڵکی موسڵمان ئەم شەوە زیندوو ئەکەنەوە بەرز ڕائەگرن کە شێوەشی زۆر پیرۆزە وەکو ڕێنماییەکانی وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەری ئەوقافی ئیدارەی سەربەخۆ سووران کردنەوەی دەرگاکانی مزگەفت بەکراوەی دەمینن لەو دەشەوانە و بە تایبەتیش ئەم شەو کە گەرم گوڕێکی زیاتری لێ پێوە دیارە لەبەر ئەوەی شەوی 27 کە شەوێکی زۆر پیرۆزە ئەو شەوەیە کە قورئانی تێدا نازل بووە. دکتۆر ئەمە پرسیارەش بکەم لە سنووری ئیدارەی سەربەخۆ سووران بەشێکی زۆر مزگەوت بوونیان هەیە بە دیاریکراوی ژمارەی مزگەوتەکانی سنووری ئیدارەی سەربەخۆ سووران چەندە؟ لە ئێستادا ئێمە زیاتر لە 600 مزگەفت لە ئیدارەی سەربەخۆی سووران هەن. بەڵێ ئەوەی گوێبیستی بوون قسەی بەڕێوەبەری ئەوقافی ئیدارەی سەربەخۆ سووران بوو بەڵێ لە ئێستاشدا بۆ بەشێکی زۆر لە هاوڵاتیان پاڕانەوە ئەنجامەدەن و مامۆستایانی ئاینی لەم شەوانەدا بەجاریکراوی لە دە شەوی مانگی ڕەمەزان هاوڵاتیان ڕوو لە مزگەوتەکانەکەن و لە ئێستاشدا لەلایەن مامۆستایانی ئاینیەوە دوعا بۆ کوردستان و بۆ هاوڵاتیان نەکەن و لە مانگە پیرۆزەدا بەشێکی زۆر لە هاوڵاتیان زیاتر ڕوو لە مزگەوتەکانەکەن و بۆ دوعا و پەرشتی زیاتر ئەنجامەدەن. بەڵێ ئەرۆک بەڕێوەبەری ئەوقافی ئیدارەی سەربەخۆ سووران ئاماژە پێدا 600 مزگەوتە سنووری ئیدارەی سەربەخۆ سووران هەن لە سەرەتای مانگی ڕەمەزانیش تەواوی مزگەوتەکان کراوبوونە و هاوڵاتیان ڕوان لە مزگەوتەکان کردووە. لدنيا باشقية يا أكرم الأكرمين يا أرحم الراحمين هكذا الشيء يقوم من التكوى يا رب يقوى باسم أعظم الدين طاهرين بناوي زونا كانت مسيفة برزكان تعرف عبادتنا قبل كي آمين آمين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله تعالى على محمد وعلى آله وصحبه وسلم. سلطانانی خوشویست طاعت و عبادت نبود و انشاءالله شوێکی پڕ بە خێر و پڕ بە بەرەکەت دەبیتێت و ئینشاءالله مەحروم نابی لەو بەڵێ ئێستاش دەبێت مامۆستایەکی ئاینی وەربگرم لەبارەی شەوانی قەدر مامۆستا عەبدوڵڵا سڵاوت لێ بێتەوە کاتت باش ئایدی پیرۆزی ئیسلام بە گرنگی وە بایەخەوە شەوانی باس لە شەوانی قادر دەکرێت
لە ڕووی ئاینیەوە دەمێ شەوانی قەدر پێناسە بکە شەوانی قەدر چی و هاوڵاتیان بە پەرۆشەوە بۆ ئەم دەوشەوە زیاتر ڕوو لە مزگەوتەکانەکەن بەدەر لە ڕووی ئاینیەوە شەوانی قەدر چۆنە دەبێ هاوڵاتی چی بکات. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بن سر هذا الصاوم خوي جورا أزرتان بداتوا خوي جورا فاداشي خيرتان بداتوا بخير بن سر سامن برای خوشویستم بنا بنسبة شوي قدرة خوي پروردگار سورة تایبەت لە قورآنی پیرۆز بناوی سورة قدر ناردوتە خوارەوە کە خوي تعالى بپێغەمبەرمانە فەرمێ صلى الله عليه وسلم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. سورة كنازل به كارك سيبو لبيش طبعا أمتي بيشان عمريان 1000 سال بو زياترش عبادتي إخوانا كرد أو بو كبراستي بيغمبري إخوة صلى الله عليه وسلم يفرمو زور كس هيا كعبادتي شي هزار زوريان كردوا كاتمانيان 1000 سال بوا بوي يان باسي سي بيغمبر أكاد سي بيغمبر أكاد صلى الله عليه وسلم كاتمانيان 80 سال عبادتي إخوانا كردوا يقونا هيا نكردوا أمتي إسلام سرسان بو بوي أو بخواي پروردگار وكو هديك شوي ليلة القدر دا بپیغمبر أمتكي صلى الله تعالى عليه وسلم. بالنسبة شوي ليلة القدر شوي ليلة القدر براستي گرنگي زور تايبتي خوي هي اوشتيا بحقيقة خوي تعالى كأفرميت تتنزل عليهم الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. لو شودا خوي پروردگار ملائكة أنيري تخواري لناوي شانوا جبريلا كديت أخواري حتى تنام الحديث بيغمبر صلى الله عليه وسلم فرمي سر زي بربر أبي الملائكة براستي شوي قدر حتى تنامت بيغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمي من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. من قام ليلة القدر أويك للشوي قدر زندو أكاتو براستي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمي غفر له ما تقدم من ذنبه. خوي پروردگار لحمته وانا كان رابط بخوش عبيد كابرا كات خدمت پیغمبر إخوة صلى الله عليه وسلم تمنه شي زوري هبو قلت اي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم من تمنم زور واختيار مو توانا منية هم الشوكان دابن الشم تسيبكم اي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم پیغمبر صلى الله عليه وسلم فرموي شوي بيستو حوتم دانش لمزقوتا پروردگار ليت خوشبي پروردگار عفو تكا بوي زاترج مسلمانان للشوي بيستو حوتا كرو لمزقوتا كان براستي پاک بونو لتاوانا پاک بونو لهم گناها براستي شوي قدر يعني خوي تعالى أو نعمتي داو بأمتي محمد المصطفى صلى الله عليه وسلم نيداو بهيز أمتك قورترين نعمتا كخوي پروردگار لقى أمتي محمد المصطفى صلى الله عليه وسلم. لا أني بلوز إسلام باس لدشوكا بدياري كراوي بونيا أخو كامشو دياري كراوكا خيري زيادة الله 1000 سالة بدياري كراوي شوي بيستحب بشكل زور الحولاتيات زيادة الشواني ديك لدى شوي كوتاي ماجر رمضان رولا لما زقبت كان بلام أوي تبيني كراوي شوي بيستحب جمالك زور الحولاتيات رولا مزقبت كان شوي بيستحب خير أزلو بعدش تكي زيادة لو جنابت أما شفكر يعني طاي دشوكا والله أعزك يخون خوي جبرات زرداتو بو برسالة زوانت پیغمبر إخوة صلى الله عليه وسلم لهذا الشيء كوتاي دانشتوا بيتجاوز وحديث شمانه لسه شيء بيستو يكم لها هذا الشيء كم حديث معناه لسه بيستو يك معناه لسه بيستو سيا بيستو بينز شيء بيستو حوت شيء بيستو نو شيء بلان بتاي بتر بلقي يكزار زور لسه بيستو حوت بلقي يكزار زور معناه بيستو حوت رمضان كشيء قدره استكانت خوش من والله أو يقول بيستو قصي ما مستعيك عيني بو هلوك أماجي بيدا كشوي شواني قدر لا سنوري داري سر بخو سوران برزلات جيله وبشكل زور لا هاولاتيانش لا شوي بيستحب رولا مزقوتگانه كانوا اما جيبودا كشوي شواني قدر زياتر لخوشبون خيركي با 1000 ساله ولسنوري دار سر بخو سوران شهر برابر اوقاف سوران اما جيبكر زياتر لشخص مزقوت بنيان هي وبشكل زوري مزقوتكان لسنوري دار سر بخو سوران لمانگی پیروز رمضان کراوه دبن هر وقت سرپرشتاری دار سر بخو سورانش لا یکیک لمزگوتکانی سنتری قضایی نواندی سوران باشداری کرد لرگ زاری کرد مازی آماجی بوده که گرینگا مسلمانان لو شوده زیاتر رولا خدا بکنو و هاوکات آماجی بوده لروی امنی و دار سر بخو سوران لروی امنی و امنیتی برقراری هیا و امی گویبستی بون قصی
مامۆستای ئاینی و هەر هاوکات سەرپەرشتیاری دارە سەربەخۆ سۆران بەڕێوەبەر ئەو قاپی سۆران بوو لە یەکێک لە مزگەوتەکانی سەنتەری قەزای ناوەندی سۆران لە بەشێکی زۆر لە قەزاکانی سنووری دارە سەربەخۆ سۆرانش ئەم شەو بە بەرز ڕادەگیرێت و جیا لە ئیدارەی سەربەخۆ سۆران لە تەواوی هەرێمی کوردستانش شەوانی قەدر بەرز ڕادەگیرێت. بەڵێ